چەند ساڵێک بەر لە ئێستا وەزارەتی ناوخۆ بە بەیانی ژمارە 43 ساڵی 2020 و پشتبەستن بە ڕێنمایی ژمارە 5 ساڵی 2019 چەند ڕێنماییەکی نوێی بۆ ئۆتۆمبیلی جامڕەش پەسەند کرد. پێشتر وەزارەتی ناوخۆ بە پاساوی دەستەبەرکردنی ئارامی شار ڕێگەی بە هیچ شۆفێرێک نەدەدا جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن. بەڵام دواتر ئەو ڕێنماییە گۆڕانکاری تێداکرا و ئێستا شۆفێران دەتوانن جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەش بکەن بۆ مەرجەی ساڵانە بڕێک پارە بە حکومەت بدەن. ئەوانەی سەدا 30 جامی ئۆتۆمبیلەکانی ڕەش دەکەن ساڵانە بڕی 400,000 دینار و ئەوانەشی 150 جامەکانیان ڕەش دەکەن نزیکەی 600,000 دیناریان لێوەردەگیرێت. ئەفسەرێکی هاتچۆی سلێمانی ڕخنە لەو بڕیارە دەگرێت و دەڵێت بۆچی جامڕەشکردن بە پارە ئاساییە و بەبێ پارە مۆڵەت پێدراو نییە. ئەوان پێشنیازیان کردووە هەموو کەسێک بە تایبەت لە وەرزی هاویندا 125 ئۆتۆمبیلەکانیان لەبەر بەرزبوونەی پلەکانی گەرما جامڕەش بکەن. بەڵام ئەو بڕیارە جێبەجێ نەکراوە. مادەم کرا بە پارە ئەمە تا ڕادێک توانین بڵێن جیاوازی چینایەتی لە نێیان خەڵکیشدا دروست کرد و ڕەچاوی ئەوەش بکرێت کە ئێستا پارێزگاکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە وەرزی هاویندا تشکی خۆر بە شێوازێکی تقریبا ڕاستەوخۆتر ئەدا لەسەر زەوی و هاوڵاتیان تا ڕادێک ناڕەحەتترن لەوەی کە ئەوە بێت. بۆیە لێرەدا داواکاری کۆزاتی ناوخۆ پیاچوونەوە بۆ بڕیارەدا بکرێتەوە یاخودەوە تا ڕێژێکی دەستنیشان کرێدەکو بەڕێستان باستان کرد بۆ هەموو ئەو هاوڵاتیانی کە ئۆتۆمبیلیان پێیە بتوانن ئەم ڕێژەیە بەکاربێنن بۆ ئەوەی پارێزراو بن لە تیشتی خۆر بە تایبەتی لە وەرزی هاویندا و یاخود ئەگەر مەسەلەکە باری ئەمنیە هیچ کەسێکیش بۆی نەبێت کە لە بەرامبەر پێدانی بڕێ پارەیە جامی ئۆتۆمبیلەکەی ڕەش بکات. نیگەرانی هاوڵاتیان لێرەدا ئەوەیە ئەگەر حکومەت لەبەر دەستەبەرکردنی ئارامی بڕیاری قەدەغەی جامڕەشی داوە ئەی بۆچی بە پارە ئاساییە. ئەگەر بابەتەکە پەیوەندی بە ناسینەوەی ڕوخساری سەرنشینەکانی ناو ئۆتۆمبیلەکە هەیە ئەی ژمارەی ئۆتۆمبیلەکان ڕوون و ئاشکران خۆ. پێیان لەسەر ئەو بابەتە پەیوەندی کرد بە پۆلیسی سلێمانیەوە بەڵام ئامادە نەبوون قسە لەسەر ئەو بابەتە بکەن. دەچینە شوێنکارێکی ئۆتۆمبیل و پرسیاری ئۆتۆمبیلی جامڕەشی لێ دەکەین. ئەوان دەڵێن نووسراویان بۆ هاتووە کە تەنها بەپێی ڕێنماییەکانی هاتوچۆ جامی ئۆتۆمبیل ڕەش بکەن بە بێچەوانەوە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. جامڕەش هیچ ڕقودێکی لەسەر نییە بەڵام ئێستاش ئێمەیکەین بەڵام بە کتابی هاتوچۆ ئەچی پارەیت ڕسومات هێگەیت و لەوێ دواییت بۆ لای ئێمە ئەم جیازەمان پێ هەرکو دایری مرور بۆ دەکەین بۆ ڕێژەی کە نووسراوە. بە بۆچوونی زۆرێک لە هاوڵاتیان مەبەستی حکومەت لەم بڕیارە تەنها وەرگرتنی پارەیە لە شۆفێران یا دەبوو بۆ هەموو کەسێک جامڕەشکردنی ئۆتۆمبیل قەدەغە بێت یا بۆ هەموو کەسێک ئاسایی بێت. گونجاو نییە ئەوانەی پارە بدەن جام ڕەش بکەن و ئەوانەشی پاریان نەبێت قەدەغە بێت. ڕەمیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.